تانجەرۆ لە ڕابردوودا یەکێک بووە لە ناوچە دڵگیر و دڵڕفێنەکانی سلێمانی و وەک ناوچەیەکی ئیلهامبەخش و گەشتیاری سیر کراوە. بەهۆی نزیکی لە شارەکە زۆرێک لە هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتەکانیان ڕوویان تێ کردووە. پرسی ژینگە لە ئێستادا یەکێکە لەو کێشانەی ڕوبەڕووی جیهان بۆتەوە. تەندروستی مرۆڤایەتی خستۆتە بەردەم مەترسیەکی گەورەوە. هەرێمی کوردستان ئەگەرچی لە ڕابردوودا خاوەن ژینگەیەکی خاوێن بوو، لە ئێستادا هەنگاو بە هەنگاو لە خاوێنی دوور دەکەوێتەوە. سەدان تۆن پاژماوەی زەبڵ و خۆڵ و خاشاک لە سنوورێکی جوگرافیای دیاریکراودا کۆکراوەتەوە. ئێرە ناوچەی تانجەرۆیە لە نزیک شاری سلێمانی، ناوچەیەکە کە دەیان ساڵە بە شێوەیەکی نازانستی کراوەتە شوێنی کۆکردنەوە و فڕێدانی پاژماوەی زەبڵ و خۆڵ و خاشاکی شارەکە. ڕۆژانە زیاتر لە 1000 تۆن لە پاژماوەی خواردن و خۆڵ و خاشاک کە لە گەڕەک و ناوچە جیاکانی سلێمانی کۆ دەکرێتەوە دەهێنرێتە ئەم ناوچەیە و فڕێدەدرێت. ئەمەش مەترسیەکی گەورەی لەسەر ژینگەی ناوچەکە و تەندروستی هاوڵاتیان دروست کردووە. کۆبوونەوەی هەزاران تۆن زەبڵ و خۆڵ و خاشاک و پاشماوەی ماڵانە لە ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی کە بەهۆیەوە قەیران و مەترسیەکی گەورەی ژینگەیی لەم ناوچەیە دروست کردووە. هەرچەندە لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەوڵ و هەنگاوی زۆر دراوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ژینگەیە، بەڵام تاکو ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە و ڕۆژ لە دوای ڕۆژ کێشەی ژینگەی ناوچەی تانجەرۆ بەرەو مەترسی زیاتر دەڕوات. ناوچەی تانجەرۆ کە بووەتە شوێنی کۆکردنەوەی زەبڵ و خۆڵ و خاشاکی سلێمانی تەنیا 7 کیلۆمەتر لە سەنتەری شارەوە دوورە. بەردەوامی ئەم دۆخە مەترسی لەسەر ژینگەی ناوچەکە دروست کردووە و ڕۆژ لە دوای ڕۆژ قەیرانە ژینگەییەکە بەرەو تەشەنەسەنی زیاتر دەڕوات. هاوڵاتی خۆشەویست ئەبێ لەم ڕوانگەی و تێبینی ئەوە بکە کە ئەو پاشەڕۆی دروستێکە لە ماڵەوە چەند زۆر بێت ئەبینیت بەم حاڵی ئێستا، یعنی لەم ناوە چارەسەر ئەکرێت کە پانتایەکی زۆری گەورەی گرتووە لە تانجەرۆ لە ژاری سلێمانی و ئەم بڕێکە دروستە بێ بۆ هاوڵاتی ئێمە ئێستا زیاترە لەوەی کە هاوڵاتیەکی نێودەوڵەتی دەریەکات، ئەوان بە تێگرا 750 گرام دەرەکەن، بەڵام ئێمە سەر و کیلۆیەک دەرەچەکەین. بێگومان ئەم پاشەڕۆیە پاشەڕۆی چەندەها مەوادی جیاوازە، خۆراکی تایە، دا و دەرمانی تایە، مادەی پلاستیکی تایە. ئەمانە کاتێک تێکەڵ ئەبێت بە خاک و بە ئاوی ئێرە گەورەترین کارەساتی لێ ئەکەوێتەوە. ئەبینی لەم دقەی کە ئێستا بە شێرخاکی ئەنێن بۆنێکی هەیە کە بەم وەرزش مرۆڤ ناتوانێت تا باڵێن کات و ساتێکی زۆر تەحملکە. گەورەترین کێشە بۆ ئێرە یەکەم ئەم خاکە خاچێکی کشتتوکاڵیەکەواتە ئێستا ئێمە بەم پاشەڕۆی خاشێکی کشتتوکاڵی پیس ئەەکەین و ئەم پاشەڕۆیە کە ژێرخاکە کرێت لە وەرزی هاوینە ئەگەر وەکو پێویست شیتڵ نەبێت، ینی شیتڵ نەبێت، غازی میسێنی لێ دەرەچێت کە غازی میسێنی ئەگەر ئۆکسسیژین نەبێت بۆ شیتڵبوونی غازی میسێنی لێ دەرەچێت بە ئاسانی گڕی تێ ئەبەر ئەبێ و ئەم حاڵش لێرە ڕوویاوە و خاڵێکی زۆر کاریگەری تر بەنسبەت ئەم ناوچەیە ژمارەیەکی زۆر لە ئاژەڵی لێیە کە ئەم ئاژەڵانە ئەتوانێت لە ڕووی ئەو پاشەڕۆیانەی کە خۆراچین کە ئەیخۆن پاشەڕۆی خۆراکی زانراوە کە بۆ ماوەیەکی کورتخایەن ئەگەر بمێنێتەوە چەندەها ڤایرۆس و بەکتریا و باڵێن بوونەوەرە وردەکانی لەسەر گەشە ئەکات، ئەبنە هۆکاری گواستنەوەی نەخۆشی کاتێک ئەم ئاژەڵانە بە تایبەتی ئەچن لە ئاوی تانجەرۆ ئاوە خۆنەوە. و خاڵێکی زۆر گرنگتر بەنسبەت کاریگەری گەورەی ئەم پاشەڕۆیە ئەوەیە ئەم ناوچەیە زاڵە بەسەر ناوچەی ڕووباری تانجەروە، هەچی ئەو لیچێتەی هەیە، هەچی ئەو چۆڕاوگەی کە هەیە، ئتر ئەوەی چ ئەوەی لەگەڵ دابارین ئەبێ تێکەڵ بە ئاوی تانجەرۆ ئەبێ یا تێکەڵ بە ئاوی ژێرزەوی ئەبێ، کەواتە ئەبێتە هۆکاری پیسبوونی ئاوی ژێرزەویت لێرە و لەگەڵیشیا ئەبێتە هۆکاری پیسبوونی باڵێن ئاوی تانجەرۆ. وەم ئاوی تانجەرۆی ئەمە بێ و ڕاستێ بزانین لە دەوروبەری یعنی باڵێن چەلگەی کشتتوکاڵی هەیە، بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم دێت، هەچی ئەو بەرهەمە کشتتوکاڵیان هەیە، ینی
پێکاتی کیمیایی ئەمانە بە تایبەتی توخمە قورسەکان مەسلە کادمیۆمە، ئەلەمنیۆمە، زینکە، کرۆمە، ئیتر نیکڵە، ئەمە کە دەرچ ئەچێت لەم شیتەڵبوونە تێکەڵ بە ئاوەکە ئەبێ لێەوە تێکەڵ بە ڕووەکەکان ئەبێ سەرچاوی ئاوەکە پیسەکە کە ناوچەی دەربەندیخان بەکاری ئەبا بۆ هەموو جۆرە بەکاربردنەکانیان. ڕاستی ئەوەی کە لە تانجەرۆیە بە پێی هەموو پێوەرە ژینگەیەکان بارودۆخێکی خراپە، بارودۆخێکە کە ئەبێ چارەسەر بکرێ. بارودۆخێکە هەم کاریگەری لەسەر ئەو هەوای لە سلێمانی، کاریگەری لەسەر خاک هەیە و لە هەمان کاتیش کاریگەری هەیە لەسەر ئەو سەرچاوە ئاویانەی کە لەو نزیکانن و لە هەمووشی خراپتر کاریگەری هەیە لەسەر ڕۆشتنی یا بڵێن کاریگەری لەسەر ئەو بڕئاوەی کە لە تانجەرەوە بەرە و دەربەنیخان ئەڕوە هەرچەند نسبەکەشی زۆر کەم بێ. بەڵام مثل لە فەستێکی پڕبارانی وکو ئەم ساڵە حتممە ڕێژەکە زیاکە. بەمە توانین بڵین کاریگەری لەسەر ئاو لە بەنداوی دەربەنیخان دروستەکە، بە نەتیجەش کاریگەری لەسەر ڕێڕەوی سیروان دروستەکە، کاریگەری لەسەر ئاوی ڕووباری دیالە دروستەکە، کاریگەری لەسەر هەموو ئەو خەزا و ناحیانە دروستەکە کە تاکو خواروی عێراق لەسەر ئەو ڕووبارن. بۆیە بابەتێکە تەنها پەیوەست نییە بە سلێمانی و تەنها پەیوەست نییە بە هەرێمی کوردستان و پەیوەستە بە عێراقیشەوەکو و دەوڵەتێکی فیدرالی. ئێمە تانجەرۆمان ناوناوە دوو مەڵە مەترسیدارەکانی سلێمانی و تەنیا مەترسی بۆ سەر ژینگەی سلێمانی وەکو شارەکە نییە، بەڵکو لەبەر ئەوەی کە لە ئاوی تانجەرۆ دوای ئەوەی کە قلیاسان و تانجەرۆ تێکەڵە بن و دوجێ لە جەرداستنەوە تێکەڵی ئاوی زی سیروانە بێ و دوجار ئەڕژێتە ئەو ڕووبارانی کە لە عێراقا هەن. بۆیە بابەتێکی زۆر هەستیار و استراتیژیە. پیسبوونی ئەم ناوچەیە ئەتوانم بڵێ ئەکاتە پیسبوونی ئاو ژینگە و سەوزایی و کشتتوکاڵ و هەموو ئەو زیانانی کە لە تێکچوونی بارودۆخێکی لەو جۆرەیە بە سروشت و ژینگە و کشتتوکاڵ و گەشتیاری و ژیانی خەڵک ئەگات. بۆیە بەڵێ ئێمە بە بەردەوامی بیرمان لەمە کردوێتەوە و لە پێش ئێمەشە بیر لەوە کراوەتەوە. هەوڵی یەکەم ئەوە بووە کە ئاوی قورسی سلێمانی چارەسەر بکرێ. شارەوانی سلێمانی دەستپێشخەری ئەوەی کرد لەگەڵ پارێزگای سلێمانی لە ساڵی 2013 لە ڕێی بەریتانیەکانەوە جارێکی تر ئەو پرۆژێ سەر پێ بخاتەوە و چارەسەری ئاوی قورسی هەموو سلێمانی بکا پێش ئەوەی کە تێکەڵ بە ئاوی تانجەرۆ ببێ. بەڵام بەهۆی و قەیرانانی کە لە دوای 2013 هاتنە پێشەوە لە شەڕی داعش و لە تێکچوونی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا و لە نەمانی نەختینە لە کوردستان و بڕینی بوو جە و موچە و ئەو بابەتانە هەتا ئەمڕۆکە ئێمە قسەکەین ئەو پرۆژەیە وەستاوە. ئێمە بە بەردەوامی لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە هەوڵی جددیمان ناوە کە ئەو پرۆژەیە سەر پێ بخین. بۆ ئەمە بە دەستپێشخەری گروپی کۆمپانیەکانی فاروق هەوڵ دراوە کە لە قۆناغی یەکەمە چارەسەری ئەوەی کە پێوترێ کەرەستە قورسەکان بکرێ و ئەوانە تێکەڵی ئاوەکە نەبن و ئەوانە نەکەر چارەسەر بکرێن بەڵکو بکرێن بە وزەی پاک و کارگەکانی پێئیش بکەن. ئێستا ئەم پرۆژەیە بە سوپاسەوە کەوتۆتە گەڕ و ئەو پاژماوەی لە 150 ئەمێنێتەوە بێ بە ناوچەیەکی سەوزایی کە 200 کیلۆمەتر 200 هێکتار سەوزاییە کە جارێکی تر یارمەتی ژینگەی ناوچەکە ئەیە. لای هەمومان ئاشکرایە کە ناوچەی تانجەرۆ ناوچەیەکی پیسکەری ژینگەیە لەبەرەوەی زۆربەی کارگە پیشەسازیەکان و کۆگای سوتەمەنیەکان و هەروەها زۆربەی نەک زۆربەی زۆرینەی خاشاکی سلێمانی خاشاکی شارەوانی سلێمانی ڕۆئەکاتە تانجەرۆ و پاشماوە پزیشکەکان بە هەمان شێوە. بۆیە هەر بە سەرپەرشتی ڕاستەخۆی جەنابی بەڕێز کاقوبات بۆردێکی هاوبەش دروستکراوە لە ساڵی پارە هەرێک لە وەزارەتی ژینگەی حکوومەتی فیدراڵ و فەرمانگەی ژینگەی سلێمانی و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کە لە ئیش لەسەر ئەم بۆردە بکەین بۆ چارەسەرێکی بنەڕەتی
بۆ ناوچەی تانجەرۆ. بە هاوکاری نەتەوە یەکگرتوەکان شاندێکی نەتەوە یەکگرتوەکان ئەمڕۆ هاتووین بۆ سلێمانی لەبەرەوەی ئەو گۆڕانکاریانی کەشوهەوا کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر عێراق بەتایبەت ئێمەش بە دەرنین وەکو بڵێن کە سلێمانی لەم گۆڕانکاریانە وای کردووە کە ڕێژەی ئاو کەم بێتەوە و ژمارەی خەڵک زۆرە پرۆژەی پیشەسازی و کشت و کاڵی و ئەمانە زۆرن لەبەرەوە هەمووی و ئەمانە بوونەتە هۆکارێک بۆ پیسبوونی ئاوی تانجەرۆ. ئێمەش هاتوین بۆ ئەوەی بتوانین ڕێگە چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەوەی کە بتوانین ئاوی تانجەرۆ پاک بکەنەوە. سەرەتا چوونە سەرچنات بۆی ئاوی پاکی سلێمانی لە چۆ هەڵەقڵێ لە کارێزەکانی ئەوەوە بتوانین پیشانیان بدەین ئەمە ئاوە پاکەکەیە بەس کە لەیەوە تێپەڕە بێت بە شوێنەکانی ترا وردە ئەبینین بۆنی دێ ئەبینین ڕەنگی ئاوەکە تێکە چێەوە ڕێژەی پیسبوون زیادەکە ئەمە هەمووی وای کردووە کە پیسبوونی ئاوی تانجەرۆ بێ و لەگەڵیشیا ئەمە ئەبینین لە پشتەوە کە زبڵ و خاشاکی سلێمانی ڕۆکاتە ئەوێ و لەوێدا ئەپۆشرێت و ئەوەش بێتە هۆکارێکی پیسبوون و ئاوەڕۆی سلێمانیش ئەچێتە ناو ئاوی تانجەرۆوە هەمووی ئەچێتە ناو ئاوی دەربەندیخان و ئاوی دیالە و لەوێشەوە بۆ جنوب و بۆ شەتر عەرب. ناوچەی بەشی خواروی سلێمانی لەبەرەوەی کە یعنی من وەکۆی کە دراسەیەک مکتوب لە حەڤە جێگەی شاری سلێمانی بینیومە ئەم ناوچەیە لە هەمویان نزمترە کە نزمتر بێ کەواتە هەچی مادە پیسبووەکان هەیە ینی لێرە پۆنگ ئەخواتەوە هەچی خەڵقی بەداخەوە لەم کە ناوچەیەکی نیشە جێنشینی خەڵکە ینی ئەو خەڵقانە کارتێکراو ئەبن یەکەم لە ڕێگەی ئەو ئاوەی کە لێرەوە وەکو سەرچاوە بۆیان ئەچێت لە ژێرزەویەوە دووهەم لە ڕێگەی ئەو هەوایی کە ڕۆژانە هەڵی ئەمژن ئێستا ئێمە ماوەی نزیکەی 10 دقیقە چارەچێکە لێرەین بەڕاستی مێشکمان کاس بووە چکە هەستەوەرەکانمان ئیشەکات ئەم هەستەوەرە ئەمە مەسیجە پێمانەیە کە ناوچەکە ناوچەیەکی تەندروست نییە ئەبێ دەست بەجێ لەوێ بیت بەڵام بەنسبەت ئەو خەڵقانەی کە ئێستا جێنشینن لەوێ جێنشینن لەوێ هەستەوەرەکانیان مردووە لەبەرەوە ڕۆژانە کارتێکراون بەم گازە ژەهراویانە کە دەرئەچێت ئیتر لە پێکاتە خۆراکیەکان بێ لە داو دەرمانەکان بێ لە مادە پلاسیکەکان بێ کاتێک کە ئەسووتێن کارەساتیان لەسەر دروستەکان. دیارە لە شاری سلێمانی بە پێی سنوورە جوگرافیک کە هەیەی سنووری ماستە پلانی شاری سلێمانی ڕۆژانە 1100 تەن خۆڵخاشاک لە ناو شاری سلێمانی و کۆکرێتەوە ئەگوازرێتەوە بۆ ناوچەی تانجەرۆ. دیارە لە ناوچەی تانجەرۆ بە دوو شێوە کۆتایی بەم خۆڵخاشاکە هێنرێت وەکو چارەسەر یەکێکیان کارگەی چارەسەری خۆڵخاشاکی ڕقە کە RDF-مان بۆ دروست دەکات و وەکو سوتەمەنی ئەبرێتەوە بۆ کارگەکانی چیمەنتۆ و ئاسن. باقیەکەی تریشی ئەوەی کە لێ وەرناگیرێت ئەینێرینە تەمڕەکە تەمر سەحی سلێمانی تەبەن کە لە بەشی تانجەرۆ کەوتووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەو دوو شوێنە هەر ماوادەکە کۆتایی پێێنین و چارەسەری تەواوی بۆ ئەکرێت بەڵام دیارە خۆتان نەزان تەمر سەحی سلێمانی ڕێگەیەکی زۆر نازانستیە خۆمان لە هەوڵداین بۆ گواستنەوەی شوێنەکەی و کۆتایی هێنان بۆ کێشەی کە لەوێ هەمانە. فڕێدانی پاشماوە پزیشکەکان و تێکەڵبوونیان بە ئاو و خاک و ژینگەی ناوچەکە دۆخێکی دیکەی ژینگەی خراپی دروست کردووە. لایەنە پەیوەنددارەکانی وەکو نەخۆشخانەکان بە هیچ کلۆجێت بە هیچ شێوەیەک ینی ئەو هەڵوێستە نێنێن کە پاشەڕۆی خستەخانەکان تێکەڵ لە داو دەرمان لە پاشەڕۆی با بڵێن جستەی مرۆڤ تێکەڵ بە پاشەڕۆی ئێرە بکەن چکە لێرە ئەوە تا و ئاژەڵانەوە تا لێرن ئەی خۆن ئەو پاشەڕۆیانە بە تایبەتی هەستیارن لە کات و ساتی زۆر کەمە ینی نەخۆشی زۆر و میکرۆبی زۆری لەسەر گەشە ئەکات و ئەمانە ئەبن بە هۆی گواستنەوەی کاتێک کە تونی ئەبێچێت لە ئاوەکەی تانجەرۆ ئەخواتەوە ئەو میکرۆب و با بڵێن نەخۆشیانە ئەجوێزێتەوە بۆ ئاوەکە. بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو فەرمانگەی ژینگە هەماهەنگێکی باش هەیە لە نێوان بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەویش بۆ خەستخانە تایبەتەکان هەموو ئەو پاشماوە پزیشکیانەی کە هەن وەرەگیرێتەوە و بە مەحرەقەی تایبەت ئەسووتێرێ بە مقابلەوەی کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی خۆی سەرپەرشتی ئەو کارە ئەکا و هەروەها بۆ نەخۆشخانە حکوومیەکان بە هەمان شێوە ئەنجامەدرێ و بۆ ئەو خاشاکانی کە لەلایەن شارەوانی سلێمانیەوە بەدیەکرێیان یەچێتەوە تانجەرۆ. جیا لە زەبڵ و خۆڵ و خاشاک بوونی دەیان کارگەی پیشەسازی لە ناوچەکە
هێندەی دیکە دۆخی ژینگەی تانجەرۆی بەرەو پیسبوونی زیاتر بردووە. ناوچەیەک کە لە ئێستادا زیاتر لە 3,000 هاوڵاتی تێدا نیشتەجێ و ڕۆژانە لە نێو ژینگەیەکی خنکاودا هەناسە دەدەن. سەرەڕای ئەوەی ڕۆژانە دەیان کەس بۆ بژێوی ژیانیان لە نێو ئەو ژینگەیەدا ژیان دەگوزارێنن. لە پاڵ کۆبوونەوەی هەزاران تۆن زبڵ و خۆڵ و خاشاک لە ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی بوونیدایان کارگە و کارخانە لە ناوچەکە هێندەی دیکە مەترسی لەسەر قەیرانە ژینگەیەکەی ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی دروست کردووە. جیا لەوەش تێپەڕبوونی ئاوەڕۆی شاری سلێمانی هەر لێرە لە ناوچەی تانجەرۆ هێندەی دیکە قەیرانە ژینگەیەکەی زیاد کردووە. هەموو ئەمانە وای کردووە کە ژینگەی ناوچەکە ژینگەیەکی تەندروست نەبوون بۆ کوێ و کەسانەی کە لە ئەم ناوچەیە ژیان بەسەر دەبن. بۆن و بەرامێکی زۆر ناخۆشی هەیە. پێشتر هەر ئەو خۆڵە عەمەلە بوو، بەڵام ئێستا کارگەیەکی زۆر کە گازی مەترسیداری تایە ئەوسا خۆڵەکە بۆنمە بۆنی خاشاشی ماڵام و بۆنێکی ئاسایی بەتاحەدێ. بەڵام ئێستا کارگەی زیایی کردو دووبارە چەند جار بۆن چۆ بە سەرمانە علی بێتاقەتی کردوین. ساڵانێکی زۆر وەزعمان نییە، خەڵک هەمووی بێتاقەتە، خەڵک نەخۆشی هەیە، ژینگە عام هەر هەمووی پیسە، خەڵک زۆر هەیە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە، هەیە ڕەبۆیەتی هەناسەتونیەتی ئەنواع شتەکانی تیا. کارگەیەکی هێزگار زۆر لە تانجەرۆ نیشتەجێ سەرەڕای ئەو خۆڵە عەمەلە ئەو زبڵە و خۆڵ و خاشاکە کارگەکەش کراوەتەوە، ئەوەش بێتاقەتی کردوین. عین شەوانە بە تایبەتی لە کاتی بەیانیانە بۆنێکی هێزگار زۆرێ لەم کارگان. ساڵەکانی زۆر لێراوە نزیکەی 25 ساڵە بێ لێرایە. ئێمە خۆمان لە نەوەیەکە نیشتەجێی تانجەرۆین، باوەڕ ناکەم حەلێکی ئەو تو هەیە، بەڵام ڕیسایکلینەکە بە قووەت کردە سەر ڕیسایکلەکە خۆی بۆنی زۆری زەعاشرە. یعنی ئێستا ئەو خۆڵاکەنە ژێر نام خێمەوەی ترشێنە چیلەکەن بۆنێکی هێزگار ناخۆشیە بە تایبەتی کە بای هەبێت ئەیەنێ بەسەرمانە. بەڕاستی حاڵمان زۆر خراپە، هیوادارم لا برێت. ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەم کێشانەی کە ڕوبەڕووی ژینگەی تانجەرۆ بۆتەوە ئیشی لەسەر کراوە، ئەوە نەبێ ئیشی لەسەر نەکرابێ و ڕەخنەی هاوڵاتیانمان زۆر لەسەرەوە کە ئەمەش بە حەقێکی خۆیانی ئەزانین و ئەو خەڵکانەی لە ناوچەیە ئەژین کاریگەریەکی زۆری پیسکەرە ژینگەیەکانیان لەسرە و ئێمە وەکو فەرمانگەی ژینگە هەموو هەوڵێکی خۆمانیاوە کە چۆن بگەینە نەتیجەیەک یاخۆ چارەسەرێک بۆ ئەو کێشە ژینگەیانەی کە ڕوو لە ناوچەی تانجەرۆ ئەکات و پلانی داهاتوومان پلانێکی ژینگە دۆستیە و ئەتوانم بڵێم لە ساڵانی داهاتوو ئەم دەرەنجامە بینین ئینشەڵا. بەنسبەت ئەو خەڵقانەی کە نیشتنی ئەم ناوەن بە دڵنیاییەوە کارتێکراون بۆ نەخۆشی جیاوازەکانیان، بۆ کورتتەمەنیان، بۆ نەخۆشی شێرپەنجە، ئەمانە شتێکە کە ناتوانین نکۆڵی لێ بکەیت. چکە ئێستا هەستەوەرەکەی من بە من ئەڵێ هەستەوەرەکەی من بە من ئەڵێ پێم ئەڵێ بکە پلەی گەرما هێشتا نەبووە بە 40-50 پێم ئەڵێ با بڵێن مادەیەکەیە گەیشتووە بە ئاستێک تەندروست نییە بۆ ژیانت لەم ناوە نەمێنە. بەڵام بەنسبەت ئەو خەڵکە فەقیر و ئەوانەی کە پرۆسە و کاری کشتتوکاڵی ئەەکەن ئەوانە یەکەم نیانە، دووەمە وەستیان نەماوە لەبەر ئەوە کورتتەمەنی نەخۆشی جۆرە جۆرەکان و حەزەکەم ڕووپێوێکی نەخۆشیەکان کرێت لێرە بە دڵنیاییەوە زیاترە و لە ناوچەی بازیانی زیاترە، یعنی ناوچەی بازیان کە ناوچەیەکی ئەویش پیشەسازیە لە هەموو ئەو ناوچانەی کە با بڵێن ناوچەی پیشەسازیە و پاشەڕۆی شلی، پاشەڕۆی ڕقی و پاشەڕۆی گازی دەرئەچێت بە تەکید کاردانەوەی ئەبێت لەگەڵ لەسەر هەموو زیندەوەرەکان بە خودی مرۆڤەکانەوە. بەڕێز خۆبات تاالبانی یەکێ لە ئەولەوێتەکانی کارکردنی چارەسەرکردنی کێشە ژینگەیەکانەوە پاراستنی یا پاکڕاگررتنی ژینگە و سروشتی کوردستان و ئەم دەڤەرەیە. بۆیە بە تاکید لە ئەولەوێتەکانی بەڕێزیانە مۆزۆی تانجەرۆیەکێکە لەو بابەتانی کە خۆی بە تایبەتی سەرپەرشتیەکە بە تایبەتی چاودێری کۆبوونەوەکانەکە و بەڕێز وەزیری ژینگەی عێراقی ڕاستپارت وەکو ئەندامێکی کێتی نیشتیمانی کوردستان کە ئەو پۆستە پۆستی کێتی نیشتیمانی کوردستانە کە چارەسەرێکی زانستی بنەڕەتی بۆ بابەتە دابنرێ و هەماهەنگیشی تەواو دروستکراوە لە نێوان فەرمانگەکانی پەیوەندیدار لە سلێمانی لەگەڵ بەڕێز وەزیری ژینگەی عێراقی. چەند کۆبوونەوەیە کراوە و کۆبوونەوەکان دوایین کۆبوونەوەیان ئەم هەفتەی پێشوو بوو کە لێرە کۆمەڵێک تەوسیا دەرچووە بووە بە بەرپرسیارەتی فەرمانگە پەیوەندیدارەکان وەزارەتی ژینگەی عێراقی. کێشەی کۆکردنەوەی زبڵ و خۆڵ و خاشاک بە شێوەیەکی نازانستی چەندین ساڵە یەکێک لە گرفت و کێشە چارەسەر نەکراوەکانە لە هەرێمی کوردستان.
هەرچەندە لە ڕابردوودا هەوڵ درراوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، بەڵام تاوەکو ئێستا کێشەکە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە و بەم هۆکارەش مەترسیەکانی پیسبوونی ژینگە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم بڕە زۆرە لە مادەی با بڵێن پاشەڕۆ بەجێ نەمێنێت و فشار لەسەر ناوچەکە نەکە. من بینیومە پێش 4 ساڵ 5 ساڵ هاتوون بۆ ئێستا بینیومە 2 گرت 3 گرت پێش ئێرە بووە 2 گرت 3، بەڵام ئەبینم ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم گردانە زیاد ئەکات کەواتە ئەم بابەتە ئەبێ بابەتێکی گرنگە. یەکەم با بڵێن پاشەڕۆ ئەم پاشەڕۆی هەیە کە ئاستەکەی کەم کرێتەوە بەو ڕێگەیانی کە ئاماژەی پێکرا، و دووهەمیش ئەم ناوچەیە بیرکێتەوە لە ناوچەیەکی لەبارتر کە ناوچەیەک نەکشت و کاڵی بێت، نزیک بێت لە ناوچەی نیشتنی، و دوای ئەوە ینی کارەساتی لێ لەسەر نەخڵقێت بەڕێیەکی تەندروست کۆکردنەوەی بۆ بکرێت و معالەجەی زۆر لەو پێکاتانە بکرێت کە قابلی ریسایکڵە. با بڵێن ئەو ئاستەی کە دروستێکن لە ینی خۆڵ و خاشاکی ڕۆژانەمان زیاتر بێت لەوەی کە جیهان با بڵێن هەیەی تێگڕایەتی لە گیان وەکوی کە ئاماژەم پێکرد 750 ینی غرامە، بەڵام ئێمە سەر و چیلۆیەکمان هەیە، ئەمە جێگەی داخە. ومێ دەکەم لایەنە بەرپرسەکان هەنگاوی بەجێ و تەندروستیان هەبێ، ڕێکار و با بڵێن ڕێنمایی تەندروست بۆ پاراستنی ناوچەکە، چکە ناوچەکەت کشت و کاڵیە. پیسبوونی ژینگە و بەردەوامبوونی دۆخی ناهەمواری ژینگە وەک لە توێژینەوە پزیشکەکاندا سەلمێنراوە، کاریگەری زۆری لەسەر تەندروستی مرۆڤەیە و هۆکارە بۆ توشبوونی بە چەندین نەخۆشی، لە نێوانیاندا توشبوون بە شێرپەنجە. ئێرە نەخۆشخانەی هیوایە لە شاری سلێمانی، ڕۆژانە دەیان حاڵەتی نوێی شێرپەنجە لە نەخۆشخانەکە تۆمار دەکرێت. لە نێو ئاماری تۆمارکراوان بە شێرپەنجە، پسپۆڕانی شێرپەنجە یەکێک لە دیارترین هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە بۆ پیسبوونی ژینگە و کەشوهەوا دەگەڕێنەوە. شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانی کە کاریگەری ژینگەی ڕاستەوخۆ کاریگەری هەیە و هەروەها ئەمە بەداخۆ من دێڵم لەو چ من و توێسە کە ئەم قسە ئەم بەرنمەیەکەین لە 10 ساڵی داهاتووە کاریگەری خراپتری ئەمە ببینین لەبەروی توشبوون بە شێرپەنجەکە ڕاستەوخۆ کاریگەریەکانی ژینگەیی لەسەر دەبێت بە ساڵ و 2 ساڵ دەرناکەوێت، ڕەنگە 10 ساڵی بێت تاوکو ئەو کاریگەریە بینین، بەڵام ئەو کاتە کاریگەریەک بەو جۆرە ئەبێت کە ژمارەیەکی زیاتر توشبوون بە شێرپەنجە دەبێت و ڕەنگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەتایبەتی لەسەر خانمان بۆ نەوەکانیان هەبێت لە داهاتوە. خۆت ئاگاداری ئێستا توشبوون بە شێرپەنجەی مناڵ پێشتر لە نەتەوەی کورد بە شێوەیەکی گشتی شتێکی دەنگمەن بوو، بەڵام بەداخەوە ئێستا ئەمە زیادی کردووە. بێگومان ئەمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی ژینگە بەشێکە لەو هۆکارانی کە توشبوون بە شێرپەنجە زیاد دەکات و ئەگەر سێری شکین لە جیهاندا کە هۆکارەکانی شێرپەنجە باز دەکرێت، ژینگەیەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. بۆیە بەڕاستی ئەو دۆخی کە ئێستا ئێمە لە ئێستادا باسی تانجەڕۆ دەکەین، ڕەنگە شوێنی کەشەبێکە ژینگە هۆکار بێ بۆ ئەوی کە ئێمە لە چەند ساڵی داهاتوودا ئەگەر زیاد بوون لە ژمارەی توشبوانی شێرپەنجە هەبێ هۆکارەکەی ژینگەی بێ. بۆیە یەکێک لە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە نەتوانم پێت بڵێم بوونی یان دروستکردنی ژینگەیەکی تەندروستە بۆ هاوڵاتیانی ناوچەکە. پلانی ئەوم هەیە کە چۆن ئیش لەسەر تانجەڕۆ بکەم، ژینگەی تانجەڕۆ بکەم، چۆن ژینگەی تانجەڕۆ بگەینە ئاستێک کە دەرباز بین لەم کێشەی کە ڕوبەڕوومان بۆتەوە. بە خۆشحاڵیەوە ئێمە لەگەڵ نەتەوەیە گرتوەکان و وەزارەتی ژینگەی حکوومەتی فێدراڵ پلانێکی پوختمان هەیەەوە لەسەر هێڵین و بە سەرپەرشتی ڕاستەخۆی کاقوبات کە بتوانین چۆن ئەم کێشەیە حەلکەین. ئەویش بە دانانیەکی چارەسەری ئاوەڕۆیەکی گەورەیە بۆ چەمەکەی تانجەڕۆ و هەروەها ئەو پاشماوانەی کە لە تەندروستی لە پاشماوە تەندروستیەکان و خاشاک و خۆڵ و خاشاکی شارەوانەکان ئەوەش بە هەمان شێوە هەریەکە و لاینێکی بۆ دروست بکرێ و ئەو لاندفیڵە یعنی ئەو خاشاکەی کە لە ئێستای هەیە ئەو زەوی کە ئێستا تەرخان کراوە بۆ لە ناوبردنی خاشاکی شارەوانی شوێنێکی تری بۆ دابین کرێ و پلانێکی جوانمان داڕشتووە بە هەماهەنگی هەموو لایەک. بۆیە هیوادارین لە ئایندەیەکی نزیکە ئیش لەسەر ئەو بابەتە بکەین و تەواوی ئاوی تانجەڕۆ یاخۆ چەمی تانجەڕۆ پاک بکرێتەوە. بە درێژایی مێژووی ئەتوانم بڵێم 100 ساڵی سلێمانی کاچیتەوە بۆ دەقی شیعرەکانی پیرەمێرد باسەکە و ناوچەیەک و ناوچەیەکی پیشەسازی سیرکراوە لەبەرەوەی کە بە عەقلانیش کراوە، چکە و شارەکە کاتە و شارە زۆر گەورە نەبووە، بەڵام ئاراستەی بای ئەوێ زۆر نایەتەوە بەسەر سلێمانیە. بۆیە ناوچە پیشەسازیەکان لە کۆنا لەوێەوە دروست کردووە، هەرچەند پیشەسازیەکان زۆر وەکو ئیستا
گەورە نەبوون و زۆر ئەو مەترسیە گەورە ژینگەیانیان نەبوو کە لە ئیستایە هیانەوە قەبارەی بەرهەمێنانیان دیاریکراو بوون. بەڵام ئەم ناوچەیە بەهۆی ئەوەی شار زۆر گەورە بووە و زۆر بە خێرایی لە 10 ساڵی ڕابردووە گەورە بۆ لە 30 کیلومتر دووجاوە بینای دانیشتوان لە سلێمانی لە 2023 کە 30 کیلومتر دووجا بۆ 472 کیلومتر دووجا. ئەم فراوان بوونە گەورەیە وای کردووە کە بگاتە ئەو ناوچانەش بۆیە ئێمە جگە لە گروپی کۆمپانیەکانی فارۆکە ئەو دەست پێشخەریان هەیە کردومانە بەمەرج بەسەر هەموو پرۆژەکانی نیشتەجێبوون و پرۆژەکانی وەبەرهێنانەوە کە بێ سیستەمی چارەسەرکردنی ئاوی قورسیان هەبێ بۆ خۆیان و لەگەڵ شارەوانیە کە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان هاتە ئێرە پێشنیازی ئەومان خستە بەردەستی و نووسراوەکان وێناومەتێ نووسراوەکەمان ناونەتێ و ڕەزامەندی سەرەتاییان دەربڕیوە کە بودجەی پێویست تەرخان بکەن بە خێرایی بۆی بتوانین پرۆژەی چارەسەرکردنی ئاوی قورسی سلێمانی پێشەوەی بڕژێتە تانجەرەوە چارەسەر بکەین. بە چارەسەربوونی ئاوی قورس ئێمە ئەتوانین بڵین ئەم ناوچەیە بە گشتی لە مەترسێکی ژینگەی گەورە ئەپارێزین. ناوچەکەی ئێمە لە بوارە ژینگەیەکانە لە دۆخە ژینگەیەکانە لە دۆخێکی باشایە بۆیە بە دەستی پێوە بگرین چونکە ئێستا ئاوی پاک بە بیابان بوون تێکچوونی ژینگە زەوی کشت و کاڵی بەرهەمی خۆراکی لە قەیرانان لە عێراق یەکێکە لەو 5 وڵاتەی کە مەترسی تێکچوونی ژینگەی لەسەر بەتایبەتی ناوەڕاست و باشوور ناوچەی سلێمانی ئەتوانێت دەرفەت بێ ئەتوانێت یارمەتی دەربێ ئەتوانێت سەرچاوی ئاوەکانی باشتر بێ سەوزایی تیا زۆرتر بێ کشت و کاڵی تیا زیاتر بێ بۆ ئەمە ئەبێ هەمومان لە خەمیابین و داواکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە لە ئەولوێتی خۆیان دابنێ و کابینەی تازە بەم پرۆژەیە دەست پێ بکە بەتەنیشتی ئەم پرۆژەیەوە کە ئێمە باسم کرد لەسەر ئاستی ناویشەوە لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانی ئیشمان کردووە کە ئەبێ لە غەسلێکەوە هەتاکو گەراجێکی ئۆتۆمبیل تاکو شوێنێکی تر تا ئوتێلێک ئەبێ سیستەمی چارەسەرکردنی خۆڵ و خاشاک و ئاوی قورس و پاراستنی سەوزایی هەبێ هەموو پرۆژەکان وەبەرهێنان بنیا وەبەرهێنان نەبن ئەم مەرجەمان کردەوە بەرجێکی بنەڕەتی لە سنووری پارێزگای سلێمانی بەمەشەوە نەوەستاوین هەر ئەمڕۆکەیەوەی بەڕێز دێرن دەستەی داکۆکیکردن و گروپی گەشەپێدانی بەردەوام و گروپی دواڕۆژ و ئەندازیارە بە ئەزمون و توانامەندەکانمان و بەڕێز بەڕێوەبەری پلانی پارێزگای سلێمانی لە کۆبوونەوە خەمی ئەوەیە بووین کە ئێمە ڕێگری بکەین لەوەی کە ئەو پرۆژەی لە ساڵی 2013 بۆ زەی دوکان دەرچووە کە نابێت ئاوەڕێی دوکان و پرۆژەکان بچێتەوە ناو زەی دوکان و جارێکی تر لە ئاوی سلێمانی و شوێنەکانی تر لەوێەوە ڕابکێشرێتەوە پێویستە ڕێڕەوێک بۆ ئاوەڕۆیە دیاری بکرێت. لەم ساڵانەی دواییدا لە ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی کارگەیەکی ڕیسایکلین دامەزراوە بۆ چارەسەرکردنی بەشێک لەو قەیرانە ژینگەی کە لە ناوچەکەدا بوونی هەیە. ڕۆژانە بڕێکی زۆر لەو زەبڵ و خۆڵ و خاشاکەی کە لە سلێمانی کۆ دەکرێتەوە لەم کارگەیە چارەسەر دەکرێت. ئەمە هەوڵەکە بۆ چارەسەرکردنی بەشێک لەو کێشە گەورەی ژینگەیی کە لە ناوچەی تانجەرۆی شاری سلێمانی بوونی هەیە. لە تەنیشت ئەم گرد و تەپۆڵکانە کە زەبڵ و خۆڵ و خاشاک دروستی کردوون لە ناوچەی تانجەرۆ لەم ساڵانەی دواییدا وەک هەوڵێک بۆ چارەسەرکردنی قەیرانە ژینگەیەکە لە ساڵی 2021 کارگەیەک بۆ چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ڕق دامەزراوە و ڕۆژانە لە کۆی زیاتر لە 1000 تۆن 850 بۆ 900 تۆن زەبڵ و خۆڵ و خاشاکی سلێمانی ڕیسایکلین دەکرێت و بۆ دروستکردنی وزە سووری لێ دەبینرێت. بەڵام کارگەکە بەهۆی سنوورداربوونیەوە نەیتوانیوە وەک پێویست قەیرانە گەورەکە چارەسەر. ئەم کارگەیە دیزاین کراوە بۆ چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی ئاسایی یاخود ئەگەر بە زمانێکی سادە بێڵێم خۆڵ و خاشاکی ڕۆژانەی ماڵان و شوێنە گشتیەکان واتە هەموو جۆرە خۆڵ و خاشاکێک لە کارگەکەی ئێمە چارەسەر ناکرێت بەڕاستێکی. تەبەن بڕی خۆڵ و خاشاکی کە وەریەگرین ئێمە ڕۆژانە نزیکی 850 بۆ 900 تەنە لە کاتێکە پلانێکی زۆر نزیک خایەنمان هەیە بەڕاستیەکەی کە سەرجەم بڕی خۆڵ و خاشاک وەربگرین دیارە ئەو فەرقەش ئەگەڕێتەوە بۆ چی ئەگەڕێتەوە بۆەوەی کە زوربەی زۆری ئامێرەکانمان بەڕاستیەکەی هاوردەکراوی وڵاتانی دەرەوەن و هەمیشە کێشە هەیە لە هاوردەکردنی ئەو ئامێرانەیە بۆ تازەکردنەوە و بۆ سیانەکردنی
بۆ ئێمە وای کردو کە تۆزێ ئەو ڕەوتە تا ڕادێک خاو بێتەوانێ بەڵامەکو ئاماژەم پێە پلانی نزیکخایانمان هەیە لە ماوەیەکی زۆر کورتە ئەو بابەتە چارەسەر کردێ و ئەو کاتە سەرجەم خۆڵوخاشاشی شاری سلێمانی دێتە ئێرە چارەسەری بۆ کرێ تاوان جۆری چارەسەرکردنەکەی لە سەرەتاوە لە بەرەوەی کە لە وڵاتی ئێمە جیاکردنەوە نییە بەڕاستەکەی ئەو دیزاینی کە بۆی کراوە بۆم کارگەیە بۆ جۆری خۆڵوخاشاشی وڵاتی خۆمانەکە جیا نەکراوەتەوە کارگەیەکی زۆر باش بوو ینی ئەو مادەی کە لێ دروست دەکرێت یا ئەو مادەی لێ وەرەگرێت و کۆتایی هێنان و کۆتا مەرحەلەکانی چارەسەرکردنی تقریبا لە سا 5 مادەکە ئەمایەوە ئەمە لە کاتێکا کە هەموو مادەکە لە ساسەیمان لێ وەرگرێت لە سەرەتاکانی دەستپێکردنی کارگە کە دەستمان بەکار کرد لە سەدی مادەکەی وەرەگر زۆر باش بوو ئەمانتوانی ینی ناوچەی تانجەرۆ تەمڕەکە دابخین بەڵام بۆمان دەرکەوت ئەم زروفەی کە لە ئێستا لە ئارا هەیە ئەم زروفی شەڕ و نەبوونی کارەوە ئەمانە باڵی کێشا بەسەر ئەم ناوچانە هەموویان بەعام کاریگەری تەبەن نەرێنی دروست کردووە لەسەر کارگەش چکە خۆتان نەزان ئەو مادەی کە وەریەگرێت ئەگەر لە بەرامبەردا نەتوانێت بەکاری بێنەوە سەرفی بکە خزنێکی زۆرە بێت لە ساحەی کارگە ئەوە شەر مەترسی خۆی هەیە ئەو بڕێ کە خەمڕێنراوە بۆ خۆڵوخاشاکی شاری سلێمانی 1100 تەنە بەڵام ئێمە توانیمانە ئەتوانین بڵین بە شێوەیەکی تێکڕا بە ژمارەیەکی تێکڕا 900 بۆ 950 تەنی چارەسەرکەین بە بەردەوامی کەواتە ئەو جیاوازەی کامانە بڕێکی زۆر کەمە بەڕاستی زۆر گرنگە بۆ لایەنە پەیوەندیدارەکان سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان زۆر گرنگی بە بابەتی ژینگە بن سەرەتا لە خۆڵوخاشاکەوە اینجا پاشان ئاوەڕۆژ چونکە ئەمانە هەر هەمووی بەڕاستیەکەی زنجیرێکی تاوکراوی یەکتری لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا لەلایەن حکوومەتی خۆجێی سلێمانی و دامەزراوەجیەکانی حکوومەتی هەرێم چەندین هەوڵدراوە بۆ چارەسەرکردنی دۆخی ژینگەی تانجەرۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ ڕێگریکردن لە پیسبوونی بەردەوامی ژینگەی ناوچەکە. هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی قەیرانی ژینگەی ناوچەی تانجەرۆ بەردەوامە و لە نوێترین هەوڵی جاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان سەردانی ناوچەکەی کرد و بەڵێنی دۆزینەوەی ڕێگەچارەی گونجاویدا. وەزیری ژینگەی عێراقیش بۆ هەمان مەبەست سەردانی ناوچەکەی کردووە. بۆ مەوزوعی تانجەرۆ ئێمە لەگەڵ حکوومەتی فێدرالی لەگەڵ وەزیری ژینگە فێدرالی لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ جێهەتی مختص شارەزا لەو مەجالەیە ماوەیەکی زۆرە 6 مانگە دیراسەیەکی ئەم مەلەفە کراوە دیراسەی کەم و کورتیەکان کراوە و چارەسەرێکیش ئامادە کراوە کە ئەمە دیسان شتێکی زۆر گەورەیە کارەساتێکی ژینگەییە کە پێویستی بە چارەسەرە ئێمە لە ئەهمیەتی ئەمە تێگەیشتوین بەڕێز وەزیری شارەوانی بەڕێز بەڕێوەبەرایەتی گشتی ژینگە بەڕێز پارێزگار هەموو لەسەر خەتن لەگەڵ ئەو کارگانەش کە بەشێکن لە هۆکاری پیسبوونی ئەو ناوچەیە لەسەر خەتین بۆ گواستنەوەی مەوزوعی خۆڵ و خاشاکەکە لەوێوە بۆ پاکردنەوەی ئاوەکە بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئاوی پاکرا و بۆ زیراعە بێ بۆ شتی تر بێ بەرنامەکە حازرە لەگەڵ بەڕێز وەزیری ژینگەی فێدرالی لەسەر خەتین و پێم وایە ئەو کێشە چارەسەرەکرێت لە زانستی ژینگە ئێمە وا بە باشێزانین کە ڕێگە چارەسەر تەنها ئەوەیە کە بتوانین لەسەر چاوەکەوە بتوانین چارەسەر دابنین نەکو ئەوەی بچین لە شوێنێکەوە دەست پێ بکەین بۆیە ئەمڕۆ ئامانج لەم شاندەکە لەگەڵمانایە هاتۆتە ئێرە بۆ ئەوەی بتوانین تەمویلێکی دەولیمان دەستکەوێ بە هاوکاری حکوومەتی فدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تایبەت هەمومان وا بکەین کە چەند وێزگەیەکی جۆرا و جۆر دابنرێ بۆ پاکردنەوەی ئاوەڕۆکان ئەو ئاوەڕوانی کە لە ئاکامی پرۆژەی پیشەسازیەوە کشت و کاڵیەوەیە ئاوەڕۆی سلێمانیە زبڵ و خاشاکە ئەمانە هەمووی بێکەوە بالمناسبە کارێکی زۆرەکەی قۆناغ یەکەم کە ئەم زبڵ و خاشاکی کە ئێستا فڕێ ئەدرێ ئەمە لا ئەدرێ ئەچێتە شوێنێکی تر بە شێوەیەکی زانستیانە مامەڵی لەگەڵ ئاکرێ بۆ ئەوەی نەبێتە هۆکارێک بۆ پیسبوونی ئاوی تانجەرەوە و پیسبوونی ئاوی ژەرزەوی بۆیە یەکەم شت داوامان لە حکوومەتی ئیتیحادی هەیە بەدەمیەوە بێ لە ئاستی دووەم حکوومەتی هەرێمی کوردستان و لێرەوە داوامان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە لە دەوڵەتان کردووە بە تایبەتی ئەو دەوڵەتانی کە بایەخێکی گەورە بە ژینگەی جیهانیان کە ئەم بابەتە ژینگەیە بایەخێکی زۆری پێبن و بە سوپاسیشەوە بۆ بەڕێز هەڵۆ عەسکەری وەزیری ژینگەی عێراقی ئیتیحادی لە ماوەی پێشووە چەند جارێک سەردانی ئەم شوێنی کردووە و چەند پرۆژێک ئامادەکراون
کارێکی کردو لەگەڵ شارەوانی لەگەڵ ژینگە لەگەڵ کشتتوکاڵ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تر لەگەڵ تەندروستی لەگەڵ خۆپاراستی تەندروستی بۆی ئیشێکی خێرا بکەین و حکوومەتی اتحادی بینینە سەرباری ئەوەی بەرپرسیارەتی ئەم پرۆژەیە بگرێتە ئەستۆ بۆ ئەوەی قەیرانی دارایی کە لە هەرێم دروست بووە قەیرانی ژینگەیی لێ نەکەوێتەوە و قەیرانی سروشت تێکچوونی سروشت و مەترسی بۆ سەر ژیانی خەڵکی لێ نەکەوێتەوە. پێویستە کە هەڵمەتێکی ژینگەی بەرفراوان هەبێت تاکو ئێمە خۆمان بپارێزین لە هەموو ئەو لێکەوتانی کە لە ئەنجامی و پیسبوونە ڕوویاوە. خاڵی دووەم بریتە لە کارکردن بۆ دۆزینەوەی شوێنێکی تری گونجاو لە ڕووی زانستی و ژینگەیەوە بۆ خۆڵ و خاشاکی سلێمانی. چکە ئەو شوێنە ئێستا شوێنی سەرەکیە بۆ فڕێدانی خۆڵ و خاشاکی سلێمانی. کارگەیشی لێ کە کارگەکەی لەو کاریە کە معالەجەی یا بڵێن جیاکردنەوەی بەشێک لە پاشەڕۆکانەکە بەڵام دەرەقەت نایە فریان ناکەوێت و بەتەنیان ناتوانێم کارە بکە. ئەبێت چارەسەرێکی تری باشتر و دوورتر لە شوێنی ژیان و لە شوێنی نیشتەجێبوون هەبێ بۆ فڕێدانی خۆڵ و خاشاکی سلێمانی و خاڵی سێمیش کە بەرپرسیارەتی بەڕێز وەزیری ژینگەی عێراقی لەگەڵ نوێنەری تایبەتی بەڕێز سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان کە پەیداکردنی بودجەیەکە بۆ ئەم پرۆژە گەورەیە کە سەرەتاقی بە دروستکردنی سنتەرێکی چارەسەری ئاوەڕۆیە کە بە شێوازی سنتەرفیوجە بۆ ئەو دەرچانەی کە ئێمە ئێستا حالێن 5 دەرچەی ئاوڕۆمانەیە کە لە سلێمانی دەرەچێت و ئەچێتەوە سەر تانجەرۆ بۆی وردە و قۆناغ بە قۆناغخاریی لەم دەرچانە بە شێوازی سنتەرفیوج سنتەری بۆ دروست بکرێت بۆ چارەسەرکردنی ئاوەڕۆکان و سەر لە نوێ بەکارهێنانەوەی ئاوەکەی وەکو ئاوی ئیفراز لە بەخزمەتکردنی سەوزایەکان یاشتنیش جادۆ شەقامەکانی سلێمانی. بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو بڕێکی زۆر زبڵ و خۆڵ و خاشاک هێنراوەتە ناوچەی تانجەرۆ و بەهۆیەوە بە هەزاران تۆن پاشماوەی خۆڵ و خاشاک لەم ناوچەیە کۆبووەتەوە و ڕۆژانەش تا دێت بڕێکی زیاتر خاشاکی پاشماوەی ماڵان و شوێنەکان ڕەوانەی ناوچەکە دەکرێت. بوونی زبڵ و خاشاکێکی زۆر کە چەندین تەپۆڵکەیان دروست کردووە هۆکارە بۆ پیسبوونی ژینگەی ناوچەکە و دروستبوونی مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان. ئەمە ژوای کردووە تانجەرۆ بە قەیرانێکی ژینگەی ڕاستەقینەدا تێپەڕ بێت. ئێمەین لەم لاوە من ساڵانە دەیان ملیار دینار سەرف دەکەم لە توشبوانی شێرپەنجە کە ئەتوانین بەو بودجێ زۆر کەمتر ئێمە ڕێگری لە توشبوون بە شێرپەنجەکە بکەین. چکە من کاک مەریوان هەمیشە وتومە ئەگەر هەموو بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان دابین کرێ بۆ توشبوانی شێرپەنجە لە 10 ساڵی داهاتووە ڕەنگە پێویست نەکابەوەی کە بتوانین هەموو پێداویستیەک دابینکەین بەڵام بە زۆر کەمتر لەو بودجێ توانی نێڵی خەڵک بێتە قۆناغی ئەوەی کە پێویستی بە نەخۆشخانەیەکی وا هەبێت. بۆیە هەنگاوی یەکەم دوورخستنەوەی ئەو شوێنێ و نەهێشتنێتی بە شێوەیەکی 100% و هەنگاوی دۆمیژە لە هەر شوێنێکە کە لە دوورە شار دەگرێت سیستەمی ڕسایکلین هەبێ بۆی بەڕاستی بە هەموو لایەک بتوانین ئەو مەترسیانەی بەشێک لە شێرپەنجە دەسەڵاتی ئێمەنیە دەسەڵاتی خۆی گەورەیە بەڵام بەشێکی فراوانی شێرپەنجەش دەسەڵاتی هاوڵاتی دەسەڵاتی ئینسان دەسەڵاتی لایەنی پەیوەندیدارە کە ڕێگری بکەین لەوەی کە نەوەکانی داهاتوو بە تایبەتی لە مناڵانە ئەو ڕێژەی توشبوونی شێرپەنجەیە تاواکەم بکرێت. بۆ جۆری خۆڵ خاشاشی ئەمە ئەم تەکنۆلۆژیایی کە هەڵبژێراوە لەم کارگەیە ئەتوانین بڵین باشترین تەکنۆلۆژیایە کە بۆ ئەم خەسڵەتی ئەم خۆڵ و خاشاکی شاری سلێمانی دەستبات. بۆیە چارەسەرەکەمان ئێمە لە چەند ڕوویەکەوە بەڕاستێکی سەرەتا ئەو خۆڵ و خاشاکە لە بری ئەوەی کە بە شێوازە تەقلیدیەکە بنگڵ بکرێ و بێتە هۆی زەرەرگەیانن بە خاک و ئاوی ژێرزەوی و سەرزەوی نەخێر لای ئێمە چارەسەرەکرێ و بە جۆرێکی چارەسەرەکرێ کە تەنانەت دەرهاویشتەی زیانبەخشیشی نییە بۆ ژینگە. ئەمە وەکو خودی خۆڵ و خاشاکە پاشان ئەو بەرهەمەی کە لی دەروزەکرێ دیسان دۆستی ژینگەیە کە سوتەمەنی جێگرەوەیە و ئەو سوتەمەنیەش بە هەمان شێوە دەرهاویشتەی زیانبەخشی زۆر کەمە بە بەراورد بە سەرچاوەکانی تری وزە بۆ ئەو کارگانەی کە بەکارێنن. هەوڵەکان هەوڵی زۆر درراوە بۆ بابەتە لە دوایین هەوڵیانە لە ڕێگەی بەڕێز جەنابی کاقوباتەوە وەزارەتی ژینگەی عێراق لەسەر خەتن کە هەوڵەکەیە بۆ داخستنی ناوچەی تانجەرۆ کە تەمڕەکە لەوەیە ئەو تەمڕەمان بۆ دابخەن بیگوازینەوە بۆ شوێنێکی مناسب کە لە دەرەوەی سنووری ماستەرپلانی شاری سلێمانی بێت. هەوڵەکان چڕ کراوەتەوە بە خۆشحاڵیەوە شوێنی زەویش دیاری کراوە ئەوە ماوە پلەی کۆتایی وەربگرێت و بەپێی ئەو ڕێنمایانە و ئەو معیارانەی کە هەن ڕەزامەندی لەسەر بدرێت ئەو کاتە لەوێ تەمڕێکی زانستی دروست بکەینەوانێ کە هاوشێوەی ئەم تەمڕێ ئێستامان نەبێت لەگەڵیشا لە هەوڵداین بۆ دامەزرانی کارگەی ریسایکڵ کە هاوشان لەگەڵ کارگەی چارەسەرەکە بتوانرێت ئەو خۆڵ خاشاکی کە هەمانە بەڵانسێک ڕاگرێت بتوانرێت هەر هەمومان لێوەربگرن. لە هەنێک کاتیشە هەوڵمان ناوە بۆ
ئامادەسازی بۆ دامەزراندنی وێزگەیەکی بڵێم مەحرەقەیە کە بتوانێت خۆڵ خاشاکەمان لێوەرگێت و بتوانین تاجی کارەبا و ئەو بابەتانەی کە لێ دەرەچێت سوودی لێ بین. ڕاستپاردەی سەرەتا و کۆتایی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران ئەوەیە کە ئەبێ کێشەی تانجەرۆ چارەسەر بکرێت لە ڕووی تەندروستی و لە ڕووی ژینگەیەوە. ئەم کێشەیەکی دوور و درێژە کێشی ئێستا نیە هەر ئێستا تازە دروست بێ بۆیە حتمما چارەسەرەکەشی کاتی ئەوێ بۆیە لایەنە هەم کوردستانی و هەم عێراقی و هەم نێودەوڵەتەکان و یوئەنیشی خسۆتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەمە بۆیە بە دڵنیایی ئامانجی سەرەکی بەڕێز قوبات تاڵەبانی چارەسەرێکی نیهایی بنبڕی کۆتاییە بۆ ئەو کێشەیە کە ئێستا لە تانجەرۆیە. هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەی ژینگەی ناوچەی تانجەرۆ بەردەوامە و زۆربەی لایەنە پەیوەندیدارەکانی لە ئیدارەی سلێمانی و هەردوو حکوومەتی هەرێم و عێراق هاتوونەتە دەنگ و وا چاوەڕێ دەکرێت لە ماوەی نزیکی ئایندەدا چارەسەرێکی ڕیشەیی بۆ پیسبوونی ژینگەی ئەم ناوچەیە بگرێتە بەر و ژینگەیەکی لەبار بۆ هاوڵاتیانی ناوچەکە و سلێمانی دابین بکرێت.